ئەمڕۆ توانیمان ئەو خەونەی مامۆستایان و ئەو خەونەی فەرمانبەرانی زانکۆتان دەستەی کوردستانی بتوانین ئەرکێکی تر لەرکەکانی خۆمان کە لە ستۆدایە جێبەجێکەین بەرامبەر بە مامۆستایان و بە کارمەندان. بۆیە ئێمە پێمان وایە ئەم پرۆژەیە ئەتوانێت بەشدار بێ لە کەمکردنەوەی ئەو بارپرسی ئێستا بەسەر کارمەندان و مامۆستایانی زانکۆکانمان هەیە و ئەتوانێت بەشدار بێ کەم تا زۆر لە کەمکردنەوەی ئەو قورساییە و دوا بکە مامۆستا زیاتر بتوانن خۆیان تەرخان بکەن بۆ پرۆسەی ئەساسی خۆیان کە پرۆسەی زانستیە. کۆمەڵگای زانکۆ کە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتی هاوڵاتیانی سلێمانی بەگشتی و زانکۆمان بەتایبەتی. ئەمڕۆ بە چاودێری بەڕێز جەنابی کاقوباڵ تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە ئامادەبوون و سەرپەرشتی بەڕێز دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغە دادەنرێت بۆ پرۆژەی نیشتەجێیی زانکۆمان کە خۆمان بە خۆشحاڵ دەزانین هەمومان بەیەکەوە ئەم پرۆژەیە پێشکەش بە ئێوەی بەڕێز بکەین.